بیان نێرن با فێربوون بە تایبەت مناوتان فێری خوێندن و نووسینی کوردی بکەن. ئەرکی دینی و نیشتمانیە و عەیبێکی گەورەز مناڵی کورد نەزانێ بە کوردی بنووسێ و بە کوردی بخوێنێتەوە. ئەوە هەموو موەسسەی زوانی کوردی، ئەوە هەموو مامۆسا کە ئەتوانن زوانی کوردی فێری مناڵەکانتان بکەن، بیان نێرن. کەلتور و نەریت و فەرهەنگی کوردەواری حفزکردنی وەکو چۆن واجبە تۆ عیبادەت بکەی بۆ خوا، واجبە ئەو نەریتی کوردەواری و ئەو زوانی کوردی چە حفز بکەیت. واللهی وەکو ئەو نوێژی هێنیە، وەکو ئەو نوێژی جمعە واجبە لەسەرشانمان ناڵمان فێر بکەیت. ئەها لە قەواعیدی بین الملەلیە هەز، لە سازمانگەلی بین الملەلیە هەز هەر مناڵێک نەتوانێ بە زوانی دایکی خۆی بنووسێ و بخوێنێ بێسەوادە. ئەگەر دکتوری کوێ، ئەگەر مامۆسای ئاینی کوێ، ئەگەر معلمی مەکتەبی کوێ،